ئێستا کە سەردانی ناو نافوورێ هەولێر بکەیت ڕاستەوخۆ ئەم تابلۆیە دەبینی کە لەسەری نووسراوە ماوەی لە ناوچوونی پاشماوەکان لە سروشت. زام تابلۆیە لە 8 بەش پێک دێت کە فەرمانگەی ژینگەی پارێزگای هەولێر دایناوە. دەمەوێت یەک بێک ئاماژە بۆ بەشانە بکەم کە لەسەری ئاماژەم پێکراوە پلاستیک پێویستی بە 1000 ساڵە و شوشە 4000 ساڵ و قوتووی کانزایی 100 ساڵ و پلاستیک 400 ساڵیان پێویستە بۆی لە ناو سروشتدا بتوێنەوە. لە بەشی دووەمی تابلۆیەکە ئاماژە بە 4 بەشی دیکە کراوە کە بەشی یەکەمیان کاغەز 3 مانگی پێویستە و فلتەری جگەرە 2 ساڵی پێویستە و بنێشتیش 5 ساڵ و پاتریش 300 ساڵ. جا من قسەم لەگەڵ دڵشاد هیرانی بەڕێبەری فەرمانگەی ژینگەی پارێزگای هەولێر کرد، ئەو باسی لەوە کرد جیا لە نێو نافوورێ هەولێر بڕیارمانداوە لە سەرجەم پارکەکان لە دەرگای چوونە ژوورەوە ڕاستەوخۆ تابلۆی ئاوادا بنین بۆ ئەوەی هاوڵاتیان کەم تابلۆی دەبینن زیاتر هۆشیار بن بۆی پاشماوەکان لەسەر شقامەکان و لە شوێنە گشتەکان فڕێ نەدەن.